الله كامل لنا ويمنع كامل. ئەوی ئەفرێنەری مەزن بڕژێ بەسەر هەموواندا داوا لە خودای مەزن دەکەین کەوا گوڵە بەهارەی چرۆی زانستی ئەم وڵاتە و تەواوی فێرخوازان هەمیشە گەشاوە بکات. داوا لە ئێوەی بەڕێز دەکەین کەوا کۆی گشتی دەرچۆدانە مەزراوەکان و هەروەها بە تایبەتی کەس سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات کەوا بەدەنگ ئێمەوە بێن و ئەم چینە خەمخۆر و زانستخوازیەوە بێن دەرگای دامەزراندن بکەنەوە کەوا 8 ساڵە ئەم دەرگایە داخراوە و 3 وەجبەی دانەمەزراوی یەکەمەکانیش لەسەر ئاستی زانکۆ و پەیمانگاکان دانەمەزراون و سەدان جاریش وەکو هەموو چینی توێژەکانی زانکۆ و پەیمانگاکان و دانەمەزراوان گوتومانە ئەمە گەورەترین هەڕەشە و سوکایەتیە بەشکۆی بڕوانامەکانمان و ئاستی زانکۆی و ڕۆحی پێشبڕکێکاری لە نێو تەواوی زانکۆ و پەیمانگاکاندا و تەواوی دەرچۆ دانەمەزراوەکان هەروەها وەکو ئەنجومەنی دانەمەزراوان و وانە بێژان و یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان و تەواوی دەرچوانی دانەمەزراو داوا دەکەین دامەزراندن و دابینکردنی هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بە پێی ساڵی دەرچوون و کۆنمرە و پێویستی لە کەرتی تایبەت بەبێ ڕەچاوکردنی مەرجی تەمەن و ئەزمموی کار جێبەجێ بکەن هەروەها دابینکردنی بودجەی تایبەت لە پرۆژه یاسای بودجە بۆ دامەزراندنی ساڵانە بە شێوەیەکی دادپەروەرانە هەروەها جێبەجێکردنی یاسای کاری عێراقی لە فەرمانگە حکومەکان و کەرتی تایبەتدا کاراکردنەوەی پرۆژەی یاسای قەرزی بچووک بۆ پەرەپێدانی توانەکانی گەنجان و پێشخستنی پرۆژەکانیان و دامەزراندنمان بەبێ پاڵپشتی و تەسکەی حیزبی بڕینەوەی دەرەماڵە بۆ ئەو دانەمەزراوانەی کە لە کەرتی حکومی و ناحکومی هەلی کاریان بۆ نەڕەخساوە بە جۆرێک لە 150,000 دینار کەمتر نەبێت تا ئەو کاتەی دەرفەتی کاریان بۆ دەڕەخسێت و کەمکردنەوەی موچەی خانەنشینی لە باڵاکان بە ڕێژەی 150 بۆ ئەوەی ساڵانە لە دەرچوانی زانکۆ ڕێژەیەک دابمەزرێنێت هەروەها ماوەی چاوەڕوانی هەموو دەرچوانی دانەمەزراوان بە کۆی گشتی وانە بێژان بە خزمەت بۆمان هەژمار بکرێت بە هەموو دەرچوەکانەوە لەگەڵ ڕێزی تەواوی ئەنجومەنی دانەمەزراوان و وانە بێژان و زانکۆ و پەیمانگاکان باشکە فراکسۆنینەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان بە تەواوی پشتگیری لە خواست و داواکاری دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دەکەین کە بەداخەوە نزیکەی 8 ساڵە تا ئێستا دانەمەزراون و ئەمە ڕێژەیەکی زۆرە و ڕێژەیەکی زۆری بێکاری و بەتاڵی لە هەرێمی کوردستان دروست کردووە ئێمە پێمان وایە ئەرچی حکوومەتە یان دەبێت دەرچووی زانکۆ و پەیمانگاکان دابمەزرێنێ یاخود دەبێت لە کەرتی تایبەت هەڵی کاریان بۆ بدێزێتەوە ڕێگای سێمی نییە بۆیە ئێمە وەک ئەندامانی پەرلەمانی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستان هەروەکو کاکسۆرانیش ئاماژەی پێدا دەتوانین لە ڕێگای ئەوەی کە فشار لە حکوومەت بکەین بۆ ئەوەی بە زووترین کات بودجەی 2020 بێنێتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوی بڕێک لە ڕێژەی بودجەکە بۆ دامەزراندن تەرخان بکرێ و هەروەها لە ڕێگای دروستکردنی ئەنجومەنی ڕاژە بۆ ئەوی تعدیلی میلاک بکرێ و ئەو پێویستیانێک کە هەیە بۆ میلاکات لە سەرجەم سێکتەرەکان دابدرێ بۆ ئەوی بتواندرێ ڕێژەیەک لە دەرچوان دابمەزرێندێەوە دەبێ حکوومەت بەڕاستی پلانی خۆی ئاشکرا بکات کە ئایا پلانی چییە بۆ بەگەڕخستنی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان لە کەرتی تایبەت کە ئەمە گرنگی خۆی هەیە و دەتوانرێت بەشێک لەو دەرچوانەی زانکۆ و پەیمانگاکان ئەگەر پلان هەبێت لەلایەن حکوومەتەوە لە کەرتی تایبەت دابمەزرێ بۆیە جارێشتر پشتگیریانەکەین و لەگەڵیانین. مافی خۆم داواکەم داوای خێرتان لێ ناکەم قوربانی بەدەستی بێپلانی بەدەستی بێپلانی بەدەستی بێپلانی بڕوانامەم
بڕوانە من بۆ چییە؟ في خۆم داواکەم مافم دامەزراندنە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، سەرۆکایەتی هەرێمی کوردستان بابەت داواکاری ئێمە وەک دەرچوانی دانەمەزراوی سەرجەم زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە سۆنگەی هەستکردنمان بەرپرسیارەتیمان کە چەندین ساڵە بەهۆی دۆخی نالەباری کوردستانەوە لە بواری ئابووری و سیاسی و شەڕی دژی داعشدا دانمان بە خۆماندا گرت و بێدەنگ بووین لە ئاستی سەرەتاییتری مافی خۆمان کە دامەزراندن و ڕەخساندنی هەلیکارە لای هەمووان ڕوونە کە پشکی شێری ئەم قەیرانە بەرچینی گەنجان و دەرچوان کەوتووە ماوەی 8 ساڵە بە تەواوی دەرگای دامەزراندن داخراوە ئەمەش بێهیوایی و بێزاری گەورەی لە ناخی گەنجان و دەرچواندا دروست کردووە ڕێژەی بێکاری تا ئاسێکی مەترسیدار بەرز بۆتەوە بۆ تا هەڕەشە لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی چیترمە و دای بەردەوام بوون و قبولکردنی نەماوە بۆیە لە 1/12/2009دا ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراو لە یادا شتێکدا چەند داواکاریەکان ئاراستی هەر سێ سەرۆکایەتێکی هەرێمی کوردستان کرد بە مەبەستی دامەزراندن و ڕەخساندنی هەلیکار بەڵام بەداخەوە داواکاریەکانمان پەراوێزخران و ئامادە نەبوون لە نزیکەوە گوێ بۆ کێشە و گرفتەکانی دەرچوان بگرن و هەوڵی چارەسەرکردنی بۆ بدەن بەڵام بێهیوابوونمان لە حکومەت و بەرپرسان و وڵات خۆپیشاندانمان بە باشترین ڕێگا زانیت بۆ گەیاندنی جێبەجێکردنی داواکارەکانمان لێرەوە بە هەموو لایەکی ڕادەگەیەنی بەردەوام دەبین لە خۆپیشاندان و چالاکێ مەدەنیەکانمان تا وەرگرتنەوەی تەواوی مافەکانمان و جێبەجێکردنی داواکارەکانمان ئۆباڵی هەر ڕووداوێکی نەخوازراو دەخینە ئەستۆی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان داواکاریەکان لەم خاڵانی خوارەوە دەخینە ڕوو یەکەم دامەزراندن و دابینکردنی هەلیکار بۆ دەرچوانی زانکۆ پەیماگەکان بە پێی ساڵی دەرچوون و کۆنمرە و پێویستی لە کەرتی حکومی و تایبەت بە پێ ڕەچاوکردنی مەرجی تەمەن و ئەزمموی کار و کۆتایهێنان و ڕاگررتنی دامەزراندن بە پاڵبشتی تەسکەی حزبی و دانانی کەسی شیا و بۆ شوێنی شیا و دووەم دابینکردنی بوجەی تایبەت لە پرۆژە یاسای بوجە بۆ دامەزراندنی ساڵانەوەی نیێ و بە شێوەیەکی دادپەروەرانە سێەم لە پێناو بەرقەرابوونی یەکسانی لە دەستکەوتنی هەلیکاردا و ڕێخستنی کاری فەرمانبەران لە کەرتی گشتی و تایبەت و قەدەغەکردنی فرەکاری لە فەرمانگەکانی حکومەت و کەرتی تایبەت چوارەم جێبەجێکردنی یاسای کاری عێراقی لە فەرمانگە حکومەکان و کەرتی تایبەت پێنجەم قەدەغەکردن و بەکرێدانی بڕوانامە لە سەرجەم دام و دەستگاکانی ناحکومەکاندا شەشەم دوورخستنەوەی کەسانی بیانی بێ بڕوانامە و ناکارامە و بڕکردنەوەی شوێنەکانیان بە کەسانی نێوخۆی و خاوەن بڕوانامە و لێهاتووی لەبارە جیاجیەکان و زیادکردنی دەستی کاری ناوخۆیی لە کارگە و کۆمپانیا ناوخۆیەکان و بیانیەکان حوتەم بە مەبەستی ڕەخساندنی هەلیکاری زیاتر و بەرەو پێشبردننی بەرهەمی ناوخۆیی دروستکردنی چەندین کارگەی گەورە و بچووک لە بوارە جیاجیەکان لە قەزا و ناحەکان و شارەکان هەشتم کاراکردنەوەی پرۆژە یاسای قەرزی بچووک بۆ پەرەپێدانی تواناکانی گەنجان و پێشخستنی پرۆژەکانیان نۆیەم بڕینەوەی دەرماڵە بۆ ئەو دانەمەزراوانەی لە کەرتی حکومی و ناحکمی هەلیکاریان بۆ نەڕەخساوە بە جۆرێک لە 150,000 دینار کەمتر نەبێت تا ئەو کاتەی دەرفەتی کاریان بۆ دەڕەخسێت دەیەم کەمکردنەوەی موچەی خانەنشینی پلە باڵاکان بۆ لە 150 بۆ ئەوەی ساڵانە ڕێژەیەک لە دەرچوانی زانکۆ پەیماگاکانی پێدا بمەزرێت 5/1/2020 لەگەڵ ڕێزا ئەنجومەنی دەرچوانی دانەمەزرای زانکۆ پەیماگاکانی هەرێمی کوردستان. منێن حکومە ساوایە بڕیار بدەن زوو بە زوو گەنج بووی تەمەنمان پیر بوو بۆ وەزیران بزانێ پێمان بڵێ ڕووبەڕوو بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی هەرێمی کوردستان پاش بێهیوابوونمان لە حکومەت و بەرپرسانی وڵات خۆپیشاندانمان بە باشترین ڕێگە زانی بۆ گەیاندن و جێبەجێکردنی داواکاریەکانمان لێرەوە بە هەموو لایەکی ڕادەگەێنین بەردەوام دەبین لە خۆپیشاندان و چالاکە مەدەنیەکان تا وەرگرتنەوەی تەواوی مافەکانمان و جێبەجێکردنی داواکارەکانمان ئۆباڵی هەر ڕووداوێکی دەخوازا دەخینە ئەستۆی حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان داواکاریەکان لەم چەند خاڵی خوارەوە ڕوون دەکەینەوە. یەکەم
دامەزراندن و دابینکردنی هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگەکان بە پێی ساڵی دەرچوون و کۆنمرە و پێویستی لە کەرتی حکومی و تایبەت بەبێ ڕەچاوکردنی تەمەن و ئەزمموی کار کۆتاییهێنان و ڕاگررتنی دامەزان و پاڵپشتی تەچی حیزبی و دانانی کەسی شیاو بۆ شوێنی شیاو. دووەم دابینکردنی بودجەی تایبەت لە پرۆژە یازای بودجە بۆ دامەزراندنی ساڵانە و نوێ بە شێوەیەکی دادپەروەرانە. سێەم لە پێناو بەرقەراربوونی یەکسانی و لە دەستکەوتنی هەری کاردا و ڕێخستنی کاری فەرمانبەران لە کردی گشتی و تایبەت و قەدەغەکردنی فرەکاری لە فەرمانەکانی حکوومەت و کردی تایبەت. چوارەم جێبەجێکردنی یاسای کاری عێراقی لە فەرمانگە حکوومیەکان و کردی تایبەتدا. پێنجەم قەدەغەکردنی بەکرێدانی بڕوانامە لەسەر جەمدان و دەستگای ناحکوومیەکان و کردی تایبەت. شەشەم دوورخستنەوەی کەسانی بیانی بێ بڕوانامە و ناکارامە و پڕکردنەوەی شوێنەکانیان بە کەسانی ناوخۆی و خاوەن بڕوانامە و لێهاتوو لە بوارە جیاجەکان و زیادکردنی دەستی کاری ناوخۆ لە کارگە و کۆمپانیا و ناوخۆ بیانەکاندا. حوتەم بە مەبەستی ڕەخساندنی هەلی کاری زیاتر و بەرەو پێشبردننی بەرەمی ناوخۆ دروستکردنی چەندین کارگە و بچووک لە بواری جیاجەکان و لە قەزا و ناحیە و شارەکان. هەشتم کاراکردنەوەی پرۆژە یاسای قەرزی بچووک بۆ پەرەپێدانی توانەکانی گەنجان و پێشخستنی پرۆژەکانیان. نۆیەم بڕینەوەی دەرماڵە بە ئەودانە مەزراوانەی لە کردی حکومی و ناحکومی هەلی کاریان بۆ نەڕەخساوە بە جۆرێک لە 150,000 کەمتر نەبێت تا ئەو کاتی دەرفەتی کالیان بۆ دەڕەخسێت. دەیەم کەمکردنەوەی موچەی خانەنشینان پلە باڵاکان بە ڕێژەی لە 150 بۆی ساڵانە لە ڕێژەیەک لە دەرچوانی زانکۆ پەیمانگەکان پێدا بمەزێت. داواکاریەکانمان لەم خاڵانەی خوارەوەدا ڕوون دەکەینەوە. یەکەم دامەزراندن و دابینکردنی هەلیکار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان بەپێی ساڵی دەرچوون و کۆنمرەی پێویست لە کەرتی حکومی و تایبەت بەپێی ڕەچاوکردنی مەرجی تەمەن و ئەژمۆنی کار کۆتایی هێنان بەڕاگرتنی و دامەزراندن بە پاڵپشتی تەزکیی حیزبی و دانانی کەسی شیاو بۆ شوێنی شیاو. دووەم دابینکردنی بودجەی تایبەت لە پرۆژە یاسایی بودجەی دامەزراندنی ساڵانەی نوێ بە شێوەیەکی دادپەروەرانە. سێم لە پێناو بەرقەراربوونی یەکسانی لە دەستکەوتنی هەلی کاردا لە ڕێخستنی کاری فەرمانبەرانی لە کەرتی تایبەتی و گشتی و قەدەغەکردنی فرەکاری لە فەرمانگە حکومی و کەرتی تایبەتدا. چوارەم جێبەجێکردنی یاسای کاری عێراقی لە فەرمانگە حکومی و کەرتی تایبەتدا. پێنجەم قەدەغەکردنی بەکرێدانی بڕوانامە لە سەرجەم دام و دەستگای ناحکومیەکان و کەرتی تایبەتدا. شەشەم دوورخستنەوەی کەسانی بیانی بێ بڕوانامە و ناکارەمەوە و پڕکردنەوەی شوێنەکانیان و بە کەسانی نێوخۆیی و بڕوانامە و لێهاتوو لە بوارە جیاجیەکان و وەزیادکردنی دەستی کاری ناوخۆیی و لە کارگە و کۆمپانیای ناوخۆیی و بیانیەکان. حوتەم بە مەبەستی ڕەخساندنی هەلی کاری زیاتر بەرەو پێشبردننی بەرهەمی ناوخۆیی و دروستکردنی چەندین کارگەی گەورە و بچووک و لە بواری جیاجیەکانی و لە قەزا و ناحیە و شارەکاندا. هەشتم کاراکردنی پرۆژەی یاسای قەرزی بچووک و بۆ پەرەپێدانی توانای گەنجان و پێشخستنی پرۆژەکانیان. نۆیەم بڕینەوەی دەرماڵە بۆ ئەو دانەمەزراوانەی کە لە کەرتی حکومی و ناحکومی هەلی کاریان بۆ نەڕەخسانەوە بە جۆرێک لە بڕی 150,000 دینار کەمتر نەبێت و تا ئەو ماوەی دەرفەتی کاریان بۆ دەڕەخسێت. خاڵی دەیەم کەمکردنەوەی موچەی خانەنشینی پلە باڵاکان بە ڕێژەی لە 150 بۆ ئەوی ساڵانە ڕێژەیەک لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکانی پێدا بمەزرێنێ. لەگەڵ ڕێزی ئەنجومەنی دەرچوانی دانەمەزراوان بەخێر بێن سەرچاوم. کەچی هێشتا ئەتانەوێت ڕۆژنامەکان بکەین بە سفرە و خوان ئەگەر جارێک ئێمە قوربانی بین و خوێنمان تاوا کورد و دانەمەزرانی دایک باوکماندا ئەوەندە ڕەنجیان داوە پێمانەوە ئەوان قوربانیان داوە دە بەرامبەری دەرچوویەکی دانەمەزراو بەداخۆ بەپێی داتاکان دەیان ملیارلێر و ملیۆنەر هەیە کە هەر دانەیەکیان پرۆژەیەکیان کردبایە لە وڵاتەوە پارەکانی ئەم وڵاتیان نەبربایە دەرەوە دەیانتوانی ئەگەر هەر 1000 کارگیان لە وڵاتێدا دامەزراندبایە ئێستا 1 ملیۆن هەلی کار دەبوو بۆ گەنجان دەبوو کرێکارمان لە دەرەوە بهێنا بەڵام بەداخەوەندە بێخرستن ئەو پارەی کە دەیچن لە وڵاتەکەی خۆیدا سەرفی ناکەنەوە. من دڵنیام ئەو حکومەتە لە چەند ساڵی ڕابردوودا بە ئێستاشەوە هیچ پلانێکی دامەزراندنی نەبووە و ناشی بێت ئەگەر شاری هەمومان نەبێ بەیەکەوە. و ئەو نەوتەی کە ڕۆژانە دەدزرێ لە مەزراکانی کوردستان کە 120 بۆ حکومەتی هەرێمە 180 بۆ بازرگانەکانە و
بۆ دز و جەردەکانە دەیانبەن ئێوەیان پێدا دەمەزرێت بەڵام من پشگیریتان دەکەم هیوادارم بەردەوام بن سار نەبنەوە بەڵام بە شێوازێکی مەدەنی بە شێوازێکی دێموکراسی لەبەرەوەی پێم خۆشە ئەمە حکومەتی هەرێمم خۆش دەوێت وشەی حکومەتی هەرێم دەنا کاربەدەستەکان نا کاربەدەستەکانم یەک دانە خۆش ناوێت لە ئەلفەوە هەدایە و ئێوە داوا بکەن ئەو کاربەدەستانەی کە 20 ساڵە حکم دەکەن کە هیچیان پێ نەکراوە ئەوانە